بێخەم بە هیچ مەترسێکنێ لە هەر حاڵەتێک بێ هەموو تیمەکانی ئیداری گەرمیان و بەهێز سەربازی و مەدەنی هەمووی لە ئامادە باشەیە. دوای هەرێسێنانی بربەستی چەمی سەیخەلیل لە ئێستاە بربەستەکە چاکراوەتەوە و کۆنتترۆل کراوە کۆی بینن لە دیمەنەکان چەند شۆفڵێک لێرەن سەرقاڵی تونند و تۆڵکردنەوەی بربەستەکانن بربەستەکە وەکۆی بینن لە دیمەنەکان بە تەواوی چاکراوەتەوە. ئەم بەشەی ڕێڕەوە ئاویەکە لێرە هەرسیە نابوو بەهۆی زۆری ڕێژەی بارانبارین و هاتنی لافاوەوە، بەڵام ئێساوەکەوە بینن پیان شۆفڵ کار دەکەن لە چاکردنەوەیەوە بربەستانە. منە ڕۆمەلایی کاگمۆیەت بەڕێوبەری ئاودێری گەرمیان کاگمۆیەت سڵاو لێبێ. هیچ مەترسێک ماوە لەسەر ئەم بربەستانەیە؟ بە خۆشحاڵیش مەترسێک نەماوە، تەنها ئەم بربەستە شکاو بە مەسافەی 10-15 مترێک ئەلحەمدولیلا چاکراوە، هیچ مەترسێکمان نەماوە. مۆجەکەش وا بزانم تەواو خەریکە نامێنێت. دڵنیایی دەن با وڵاتیان کە هیچ مەترسێک لەسەر کەلار نییە؟ بێخەم بە هیچ مەترسێکنێ لە هەر حاڵەتێک بێ هەموو تیمەکانی ئیداری گەرمیان و بەهێز سەربازی و مەدەنی هەمووی لە ئامادە باشەیە. هەر حاڵەتێک بێ هەموو ئێمە لە خزمەتی خەڵکیان دڵنیا بن کە هیچ خەتەرێک نەماوە. باشە. ئەم بربەستە تەنها لێرەوە هەرسیە نابوو کاگمۆیە دیاکو لە شوێنی دیکەوە؟ تەنها ئەم شوێنەیە وەکوتمان 10-15 متر هیچ شوێنێکی هەرسی نێناوە. ئەمەش بە تەبیعەتی حاڵ چەمکە کاتێ ئاو باران زۆر بوو ئەم وەزع ڕوەدات. تەواو ئێستا بربەستەکە کۆنتترۆل کراوە مەترسی نیە؟ هەمووی کۆنتترۆل کراوە، تەنها ئەو ماوە نەختی قایمکەینەوە. باشە، دەستەکان خۆش بێ کاتشایەت. بەڵێ وەکەوەی بینن لە دیمەنەکان ئەوە شۆفڵەکانن کار لە تونند و تۆڵکردنی بربەستەکان دەکەنەوە. ئەم بربەستە بەیانی ئەمڕۆ بەهۆی زۆری ڕێژەی بارانبارینەوە کە دەکەوێتە سەر چەمی سەیخەلیل هەرسی هێنابوو لێرەوە وەک دیمەنەکان بیبینن. لەم بەشەی بربەستەکەەوە هەرسی هێنابوو بە نزیکەی 15-20 مترێکە، بەڵام ئێستا وەکو دەبینن ئامێرەکان لێرە کار دەکەن سەرقاڵی تونند و تۆڵکردنی بربەستەکەن. من قسەم لەگەڵ کاگمۆیەت کرد، کاگمۆیەت باسی لەوە کرد بەڕێوبەری ئاودێری گەرمیان ئێستا هیچ مەترسیەک لەسەر کەلار نەماوە، هیچ مەترسێکی لافاو لەسەر کەلار نەماوە. تەنها ئەو بربەستە هەبوو لێرە لە چەمی سەیخەلیل نزیکەی 15-20 مترێک هەرسیە نابوو بربەستەکە. ئێستا بربەستەکە تونند و تۆڵ کراوەتەوە و هیچ گرفتێکی نەماوە و دڵنیاییدا بە هاوڵاتیانی قەزای کەلار کە هیچ نەترسن و ڕێڕەوەکانی بارانبارین تونند و تۆڵ کراونەتەوە.